تاکە ئاژ بۆ لە هەموو عێراق ئەوەل ئاژ بەدانرایە لە ساڵی 1970 بیناوشتەکەی بۆ دروستکراوە 28 تەواو بووە شەریکە خۆیانی نایەندەیان مەزراندووە تا ئێستا لە کارکردندایواشە. من زانا خدر کوڕی مام خدریمە تقریباً 34 لۆ 35 ساڵ دەبی لێرە کار دەکەم. باپیرم حاجی کاکەمین ڕێویەتی و هینایەتی دوای لۆ باوکی ڕەحمەتی مایتەوە و دوای ژێمە لەسەری کار دەکەن. چۆنیەتی ئیشکردنی ئەو مەچینەی ئەوە خۆی بە نەوتی ڕەژیش دەکە بەڵام ئێستا نەوتی ڕەژ نییە بە گازیش پێ دەکەین. ئاویش لە بۆ سارکردنەوەیتی و ڕوونیشە و ئاو ڕوونیش بەس تا ئێستا لە کارکردندا نزیکەی سەدەیەکە ڕەحمەتی بابم و زۆر ئاگای لێ وەمەش خۆمان لێی وەستاینەوە باوکیمە وەستا بۆ لێی دەزانیتن و خراپبوون و چاکردنەوەی خۆمانی مەواد احتیاطیشی لەگەر هاتیە شەریکە خۆی نایەتی نزیکەی لە بۆ 100 ساڵی مەواد احتیاطی لەگەر ناردیە و تا ئێستاش مەواد احتیاطەکانمان هەرماوە. بەیانیان ئێمە لە سعات حوتەوە 6:30 هەتا 12 لێر و کاینە کرایەوەتەوە ئاشەکە بەس پێشتر هەتا 6-7-8 نزیکەی دەی شەوەیە کارمان کردووە لێروکانە. ئیستاکە ئەمادەین ئیش دەکەین لێروکانە لە دوای کە گەنم دەرچوو دوای مانجی شەشەوە خەڵک دانەوێ لەو زاد و زەخیرەی دێنی لێ دەکاتن بەڵام لە ساڵی چلەکان و 50 و 60ەکان بە 2 مانگ بە 3 مانگ نەکوژاتەوە و بەردەوام کاری کردووە. ئەم ئاشا 5 قایش تێدا ئیشە دەکا ئەوەیان کۆنتترین قایشیتی لە ساڵی 1940ەوە ئیش دەکاتن لە خوری دروستکراوە شێوازەکی زۆر دروستکردنەکی تایبەتی و قەیمی هەیە. سێجار کە کۆمپانیایەکەی خۆیان هاتنەوە مدیری کۆمپانیایەکە زۆر دڵخۆش بوو کە باوەی مایتەوە و لە خۆشەویستیان و لە دڵخۆشیان دەستی کرد بە گریاند کە ئەواشە تا ئێستا لە کارکردندایە و مایتەوە و مەچینە و دروستکراوەکانی خۆیانە و کە لە وڵاتی بەریتانیا دروستکراوە. باوکی ڕەحمەتیم کە دەجێڕیتەوە لە ساڵانی چلەکان و پەنجایەکان بە 3 مانگ بە 4 مانگ ئاژ نەکوژایتەوە و خەڵک هاتیە 10 ڕۆژ 12 ڕۆژ هەفتە لێرە بووە بەجێی هێشتی و لۆی لێکرایەوە بردیتەوە لەبەر قەرەباڵغی ئاش و نەبوونی ئاردی بە وشتیوە خەڵک ساڵانە گەرمی خۆی لێکردیە. ئێمە شانازی بەو ئاشەی دەکەین کە ئاشی مام خدری ناسرایە مڵکی باب و باپیرمانە و تا دەمرین پارێزگاری لەو ئاشەی دەکەین.